السلام عليكم خوێنکارانی زۆر بەڕێز مامۆستا سامان عەبدوڕەحمان ئەحمەد لەگەڵتانە لە پەیمانگای سلێمانیەوە بۆ شیکاری پرسیارێکی تری زۆر جوان کە تا ئێستا لە ئیمتیحانی وزاریە نەخشەی پەلدار نەهاتۆتەوە کە داوا شتەکانت لێ بکات. ئەزیزانی دڵم ئەم نەخشە پەلدارە وا باشترە بە ئاسانترین ڕێگەی وێنەی بۆ بکێشیت، زۆر مهمترە لە حەلکردنەکەی. باشە ماڵەکەم وێنەی بۆ بکێشە کە وێنەکەت کێشە لەسەر وێنەکە ئەتوانی هەموو وەڵامەکان هەموو پرسیارەکان وەڵام بیتەوە. سێرێکی دەسم کە چۆن وێنەی بۆ بکێشم. وێنەی هەر پەلێک بەجیا بکێشە، واتە وێنەی ئەم پەلە بەجیا بکێشە و وێنەی ئەم پەلەش بەجیا بکێشە، بەڵام بەپێی مەرجەکە ئەبێ نرخ وەربگری بۆ ئێکس. مەرجی یەکەمی پەلی یەکەم ئەڵێ ئێکس بچووکتر و یەکسانە لە یەک. ئەگەر ئێرە ئێکس بێت ئەگەر ئێرە ژوای بێت باشە بە قوربان لە بچووکتر و یەکسان نرخ وەرەگرم بۆ ئێکسەکە کاتەی یەک وەرەگرم سفر وەرەگرم ناقسەن یەک وەرەگرم. باشە ئەوەی تریان بەپێی ئێکسەکە بەپێی مەرجەکە ئێکس وەرگرە بۆ ئێکسەکە کەواتە ئەڵێ ئێکس گەورەترە لە یەک، بەڵام خۆی هەر وەرگرە خۆشی وەرگرە بەڵام دوایی بە بازنەی بەتاڵ. باشە بە قوربان ئێکس گەورەترە لە یەک کاتە خۆی وەرگرە لەویش گەورەتر وەرگرە کەواتە دوو سێ. ئەم سێ نرخە بەسە. باشە بە قوربان هەرچەند نرخی تریش وەرگریت هەر ئاسایە. ئینجاکانە ئەچین نرخی ئێکسەکان لە ناو نەخشەکەدا ئەنینەوە بۆی وای پێ بدۆزینەوە. ئێستاکانە وای ئەمە بریتێ لە ئێکس دووجا. باشە ئەگەر لێرە بنووسین ئێکس دووجا پێچێت ئاسانتر بێت بۆی تەلەبەکە بزانێت چی بکات. ئەچین یەک بەیەکی نرخەکانی ئێکس لە شوێنی ئێکسدا ئەنینەوە. یەک بەتوانی دوو یەک ئەکات، سفر بەتوانی دوو ئەکاتەوە سفر، سالب یەک بەتوانی دووی کە وەڵامەکەت ئەکاتەوە یەک. ئەمە ئەمیان. ئەوەی تریشیان ئەگەر یەک دابنێم سەریکە بۆ خۆی واکەمان بریتێ لە نرخی ڕووتی ئێکس کەمی دوو. ئەگەر یەک دابنێم لێرە یەک ناقسی دوو ئەکاتە ناقسەن یەک، بەڵام نرخی ڕووتی ناقسەن یەک ئەکاتە یەک. باشە بە قوربان ئەگەر دووەکە دابنێم دوو ناقسەن دوو ئەکاتە سفر، ئەگەر سێ دابنێم سێ ناقسی دوو ئەکاتە یەک. ئێستا ئەتوانم چی بکەم؟ بەو دوو خشتەیە وێنەکەی بۆ بکێشم. باشە دڵی من دەین وێنەی ڕوونکردنەوەکەی بۆ کێشین خاڵەکان بێگەگەێنین ئەبێ بە وێنەی ڕوونکردنەوەکە. ئێستاکانە خاڵی یەکەمیان بریتێ لە یەک و یەک. باشە ئەمە یەک ئەمەش یەک. خاڵی دووەمیان بریتێ لە سفر و سفر، ئەمە سفر و سفر. خاڵی سێیەمیان بریتێ لە سالب یەک و یەک کاتە ئەمە سالب یەک ئەوەش یەک. ئەوە خاڵێکی تر. بڕۆ وێنەی یەکەمیان بکێشە. ئەگەر دیقەت بگریت سێریکی دەسم کە ئەوە بوو بە وێنەی یەکەم. بۆچی مامۆستا سامان ئەتوانم تاوەکو ئاخیری بڕۆم؟ لەبەر ئەوەی ئەڵێ ئێکس بچووکتر و یەکسانە لە یەک کەواتە لە یەک بچووکتر ئەوە وێنەکەیەتی. ئەمە وێنەی پلی یەکەمە. پلی دووەمیش بە هەمان شێوە یەک و یەکەکە خۆ ڕاستەکەی لێرە یەکسانی لەگەڵان نییە، بەڵام لەبەر ئەوەی هەمان یەک و یەکمان هەیە بۆ خاڵەکەی تر پڕ کراوەتەوە بە هەمان شێوە ئەو خاڵی تریش پڕەکرێتەوە کاتە بۆم نەخشەش پڕەکرێتەوە ئەبێ ئەویش هەرە بێ بە یەک و یەک کەواتە وێنەکەی تریان لە یەک و یەکەوە دەست پێ ئەکات. باشە بە قوربان ئێکسەکەم دووە واکەم سفرە، ئەمە بریتیە لە دوو سفر. ئەم خاڵە ئەمە بریتی بوو لە دوو سفر، خاڵەکەی تریش بریتیە لە سێ و یەک. ئەمە سێ یەکەکەش لە ڕێکی خۆی ئێرە ئەکات. بڕۆ ئەم سێ خاڵەش بە یەک بگەێنە ئەبێ بە وێنەی دووەمیان. باشە دڵی من کاتە بڕۆ ئەمان بێرە بگەێنە و ئەمەشیان بە ئەوە بگەێنە، بەڵام ئەوەی تر با هەر بڕوات تا ئەو سەر لەبەر ئەوەی ئەڵێ ئێکس گەورەترە لە یەک کاتە لە یەک گەورەتر وێنەکەی ئەڕوات. کە وێنەکەت کێشا زۆر زۆر ئاسانە بۆ جیاکردنەوەی هەموو شتەکان. یەکەمیان وتوێتی بەهای شلۆقم پێ بڵێ. بەهای شلۆق یعنی نرخی ئێکس. ئەگەر تۆ سێریکەی تۆ سێ خاڵی شلۆقت هەیە، ئەمە خاڵێکیان کەواتە سفر و سفر، کەواتە سفر و سفر ئەمە خاڵێکی شلۆق. خاڵێکی تریان بریتیە لە یەک و یەک، ئەمە یەک و یەک، ئەوەش بریتیە لە یەک و یەک، ئەوەش خاڵێکی تری شلۆق. خاڵەکەی تر بریتیە لە دوو سفر، ئەوە دوو سفر. ئەنجا ئەزیزی من مادام بە ئێکس وای بوترێت خاڵی شلۆق بە تاقی تەنیا بە ئێکسەکە ئەوترێ بەهای شلۆق. ئەگەر وتی بەهای شلۆقم پێ بڵێ بەس نرخی ئێکسەکان بێنە، جارێکیان سفرە جارێکیان یەکە و جارێکیشیان دووە کەواتە بەمانە ئەوترێت بەهای شلۆق. ئەمە خاڵی شلۆق، ئەمە خاڵی شلۆق، ئەمە خاڵی شلۆق، بەڵام بە تاقی تەنیا بە نرخی ئێکسەکان ئەوترێت بەهای شلۆق. پرسیاری سێم داوا ماوەکانی ڕوو لە زیادبوون و کەمبوونی لێکردوین. ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەین لە ناقەس ئینفنیتیەوە هەتاوەکو سفر ڕوو لە کەمبوونە و لە یەکی ئێکسەوە هەتاوەکو دووش ڕوو لە کەمبوونە. ئەگەر بمەوێت سەرەتا چی بۆ دیاریکەم ڕوو لە کەمبوونەکەی بۆ دیاریکەم. ڕوو لە کەمبوون
لە ناقص ئینفینیتیەوە هەتاوەکو سفر باشە دڵی من لە ناقص ئینفینیتیەوە تاوەکو سفر یەک بگرێت لەیەکی ئێکسەوە بۆ ژمارە دوو باشە لەیەکی ئێکسەوە بۆ ژمارە دوو ئەوە ڕوو لە کەم بوون ئەگەر بمانەوێت چی دیاریکەین ڕوو لە زیادبوون دیاریکەین ڕوو لە زیادبوون سەیری کە هەر لە وێنەکەەوە بیکە لە سفرەوە هەتاوەکو یەک و لە دوی ئێکسەوە بۆ کوێ بۆ موجب ئینفینیتی ئەوە ئەبێ بەڕوو لە زیادبوون کەواتە لە سفری ئێکسەوە بۆ یەکی ئێکس ئاگادار ماوە چووکم ئێکسە لە سفری ئێکسەوە بۆ یەکی ئێکس یەک بگرێت لە شوێوە لە دوی ئێکسەوە بۆ موجب ئینفینیتی ئێکس باشە بە قوربان لە دوی ئێکسەوە بۆ موجب ئینفینیتی ئێکس خی گەورە هەمووتان سەلامەت کا و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا مانگای سلێمانی پێشەنگ لە سلێمانی